سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەم شەو بۆ گفتوگۆکردن و شەنوتۆکردنی بابەتێکی دیکە. دیارە لە هەمووتان ئاشکرایە کە بابەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا ڕادەیەکی زۆر بۆ تا جێگەی مشتومڕ هەم لە نێوان لایەنە سیاسیەکان هەم لە سەرئاستی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هاوڵاتیانی ئاسایش بەو پێی کە هەمیشە ڕابردوو ئەوەی سەلماندووە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆر کات گۆڕانکاری لە هاوکێشەی سیاسی لە هەرێمی کوردستاندا دروست کردووە و ڕەنگە تەرازوی هێزی لەلایەنێک بۆ لایەنێکی دیکە گۆڕی بێ و لەسەر بەرمەبنای ئەم گۆڕانکاریانەش هەندێک جار بارودۆخی کوردستانیش گۆڕانی بەسەردا هاتووە و هەڵبژاردنەکانی ڕابردوو پێمان دەڵێن هەر سەردەمەی کە هەڵبژاردن کراوە ڕەنگە کۆمەڵک فیگەر و دەموچاوی نەهات بێتە ناو گۆڕەپانی سیاسی و ئیدارەدان لە هەرێمی کوردستان بۆی خەڵک تامەزرۆیە و هیواخوازە لەوەی کە هەرچی زووە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت وەک کابینەیەکی نوێوە حکوومەتێکی نوێ پێک بێت تاوەکو هەر هیچ نەبێت کەمێک لەو گیر و گرفت و کێشانی کە ئێستا بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە ئەو کێشە هەڵپەسەراوانی کە لەگەڵ بەغدا هەمانە بەرەو چارەسەر بچن. دەپرسم ئاخۆ ئەگەر بێت و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام نەبێ وەک دەبینن لە ئێستادایانی کێشە و لەمپەرەکان لە بەردەم ئەنجامدانی زۆرن لەسەر و هەمویانە و بابەتیەوەی کە سکاڵا هەیە لە دادگای فدراڵی لەسەر هەندێک لە بەرگە و مادەکان و هەروەها ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بۆ ئەنجامدانی پرۆسەکە و وەک دەوترێت کە ڕەنگە وادەی ئەنجامدانی هەڵبژاردن کە دەکەوێتە ناوەڕاستی ئەم ساڵ بەر تاقیکردنەوەی کۆتایەکانی پرۆسی خوێندن بکەوێت لە هەرێمی کوردستان ئەمە گیر و گرفت دروست دەکات زۆر بابەتی دیکە دەمەوێت ئەمانە هەمووی گفتوگۆ بکەم لەگەڵ بەڕێز چۆمان محەممەد ڕێخەری ژووری یاسایی بزوتەوەی گۆڕان لە ستۆدیۆ لەگەڵمان زۆر بەخێر بێکار چۆمان زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابێت سپاس بۆ ئێوە بۆ کورساتی ئەزیز کاک چۆمان بە کورتی دەمەوێت بپرسمیانی بۆچی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەم ئاخارە چوو بەڵە سەرەتا بەناوی خوا ڕێز و حورمەت بۆ جەنابتان و بۆ بینەرانی کورساتی خۆشەویست کەماڵی هەمووانە زۆر سپاس لە ڕاستیە ئێمە هەڵبژاردن تقریبا لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ مەوا و دەرەچە و دەواازەکانی لێڵتر و ئاڵۆسترە بن و لە ڕابردووە ئەگەر گریەکان ئەو گرێ و لەمپەرانی کە هەبوون بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەگەر بەدەست کرابێتەوە گرەی دەست بووە ڕۆژ بە ڕۆژ گرەکان بەرەودەم ڕۆشتووە کە گرەیش لە دەستەوە چووە دەم ئاڵۆسترە بێ بۆ گەشتە ئەم تەوقیتە لە ڕابردووە ئەسڵ وا بوو ئێمە لە 6 یانزەیان مودەی تاوابوونی ماوەی یاسایی حکوومەت و پەرلەمانە هەڵبژاردن لە 6 یانزەیە ئەنجام بدرێتەوە بوو پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردەوە بەڵام بەر لەو بەروارە گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی گۆڕان کۆمەڵ یەگرتو و دید و تێڕوانینەکانیان بۆ گۆڕانکاری بوو لەو یاسای هەڵبژاردنەی کە ئەو حیزبانە بە تایبەتی پێیان وا بوو ئەم یاسایە کەڵکی ئەوەی نەماوە جارێکی تر هەڵبژاردنێکی تر لە هەرێمی کوردستانە بەو یاسایە بڕوا بەڕێوە چکە ئەو یاسایەکی گرنگە قەواعیدی ئیجراعاتی تایە و کۆمەڵێ بەند و مادەی تایە کە ئەو یاسایە وای کردووە جۆرێک لە چەقبەستووی جۆرێک لە پاوەنخوازی جۆرێک لە ئەوەی بۆ پەرلەمان و بۆ چەمکی زۆرینەوە بۆ زۆر پرسیتر دروست کردووە هەر لەسەر ئەساسی ئەم مەبنایە لایەنە سیاسیەکان دید و تێڕوانیان وا بووە پێویستەکە گۆڕانکاری لەو یاسا بکرێ ئەوە بوو گۆڕان لە 6 یانزەی 2000 لە مانگی سێ عەفوەن سێی 2021 مەشروعی بۆ ئەو بابەتە تەقدیم کرد بەڵام ململانی نێوان لایەنە سیاسیەکان بە تایبەتتر یعنی ئێمە تاریخە و باسەکرێ ملنەدانی پارتی بۆ ئەو گۆڕانکاری و بۆ ئەو هەموارانەی کە پێویستە بۆ یاسای هەڵبژاردنەکە بە تایبەتی بۆ مۆزوعی چواربازنەی بۆ تۆمارەکە بۆ مۆزوعی کۆتاکان هەموو ئەمانە کە کۆمەڵێ بابەتن دواتر توانین گفتوگۆی لەسەرکەین ئەمانە پارتی بە ئاسانی نە ئەچۆ ژێرباری تەفاوز و گفتوگۆ بۆی زوو بەزوو ئەم بابەتە لە پەرلەمانی کوردستان حل بکرێ ئەمەیەکێک بوو لە لەمپەرەکان لەمپەری دووەمەوە بوو کۆمیسیۆنەکەی هەرێمیشمان ماوە یاسایی فترێکی زۆر و بەسەرچوو بوو کە پەرلەمانت نەما و قەراری مەحکەمەی ئیتیحادی وای لێها و کۆمیسیۆنەکەشت نەما تقریبا ئیتر ینی پرسی هەڵبژاردن ئاڵۆستر بوو ئاڵۆستر بوو بۆ مانایی ئێمە ئیشرافی ئینتیخابات لە دەستی کوردانەما وەکو دامەزراوە قانونیە ئەوەی کە دامەزراوێکی قانونی و یاسایی کوردستانی بێت لە دەستی کوردانەما چکە کۆمیسیۆنەکەی هەرێم ماوە یاسایی تەواو بوو کۆمیسیۆنەکەی بەخای ئیشرافیکە ئێستا بەپێی قانون
ئێمە ئەبێ کۆمیسیۆنەکەی عێراق دوو ئەبێ بچینەوە بەر ڕەحمەتی ئەوەی کە ئایا بەغا پارە سەرفەکە سەرفی ناکەوە ینی لە دوایین موبەڕیری کۆمیسیۆنی عێراق قاڵێن وڵا لەبەروی تەمویل لەو تەوقیتا نەکراوە تەمویلی کۆمیسیۆن نەکراوە داوای لە سەرۆکایەتی هەرێم کردووە فەرمووادەیەکی تر دابنێ ینی سەرباری ئەوە قەرارێکی شەیە دۆسیەکی شەیە لە محکەمەی ئیتیحادی ینی هەموو فۆکەسەکان لە ماڵی خۆمان لە بەردەست خۆمان لە دید و تێڕوانینی خۆمان لە ڕێکەوتن و گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان حزبەکان لە ماڵی خۆمانە بوو حەلمان نەکرد هەمان بردە بەخە بۆچی ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە تۆ بۆ ئەمەت کرد بۆ ملت نەدا بۆ هەمواری یاساکە بۆ ملت نەدا بۆ زوو هەموارکردنەوەی بڵێن پێدانەوەی شەرعیت و ڕەوایەتی بە کۆمیسیۆنەکەی هەرێم هەموو ئەمانەتان نەکرد هەموو فۆکەس و ینی چارەسەرەکەی ئەم پرسە ئاڵۆزەتان بردەوە بۆ بەخا دواییش لۆمەی چیەکەن لۆمەی خەڵکی ترەکەن ئەم لۆمەکردنە لە شوێنی خۆیانە ئەوە بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تر ینی ئەسڵ وایە زۆرینە بێ سازش و گفتوگۆکە کە ئەم گفتوگۆ و سازشانە ڕووینەیە ڕێکوتانە ڕووینەیە بەشی زۆری چارەسەرەکان ڕۆشتەوە بۆ بەخا لە بەخاش ڕوونە چۆنی حەلی ئەم بابەتانەکرێت چۆنی ئەوەکرێ ینی خەمە گەورەکەوەی ئێمە پەرلەمانێکمان هەبوو حکومەتێکی شەرعیمان هەبوو ئەومان هەبوو بەدەستی خۆمان بەهۆی ململانێ و ینی ئەوەی کە لە ڕابردووە کەی پێمان باش بوو بێ انتخاباتمان کردبێ و کەی پێمان باش نەبوو بێ دوامان خست بێ بەم فەلسەفە و تێڕوانینە و بەو فەلسەفەیە کە انتخابات حەقی حزبەکانم حزب کەی پێی باش و انتخاباتەکە و سەلبی مافی هاوڵاتیەکە ئەم تێڕوانین و بەرژەوەندی حیزبیانە وای کرد ئەم هەموو مەلەفە بە تایبەتی لە مۆزوع انتخاباتە بڕاتەوە بۆ بەخا برای عزیز ئێمە لە دۆخێکین چارەسەر لای ئێمە نەماوەکو چارەسەر ڕیشەیەکە بەشێکی لە محکەمەی ئیتیحادیە بەشێکی لە کۆمیسیۆنەکەی عێراقە بەشێکی لە ئەنجومەنی وەزیرانە کە چۆن تەمویلی پارەکە ئەوانە باشە بێنە پێشچاوی خۆ انتخابات و ئامرازێکی گەورەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئێستا بەدەست بەخاوەیە ئەبێ کێ لۆمەکرێ ئەبێ کێ لۆمەی ئەمە بکرێت ئەبێ کێ سەرزەنشتی ئەمە بکرێت ئەم دۆخە بۆ گەشت بەمە بۆ انتخابات چۆتە دەواازەیەکی جۆرێک لە داخراویەوە ئێمە ئەبێ وازەحە حیزبە سیاسیەکان و بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان و حتا یەکێت و ئێمەمانانیش کێ مەسوولی ئەم دۆخەی ئاوای لێ هاتووە انتخابات ئێستا پرسیارە گەورەکە ئەوەیە ئایا انتخابات کێ دەکرێت لە هەرێمی کوردستان وڵات دیارە ویستمە و پرسیارە بکەمانی بۆ هەموو ئاڵنگاریانی کە جەنابەت باست کرد انتخابانی و هەڵبژاردن کێکرێ لە ڕاستیە ئەم قسانە موبەڕیر و پاساونیە بۆ دواخستن بڵێن حەزیان لەوەی انتخابات نەکرێت ئێمە قسە لەسەر واقع و پێدراوی سیاسیەکەین واقع و پێدراوی سیاسی ئێستا بە چەشنێکە لە ڕابردووە سەرۆکایەتی هەرێم جاو بەدبەختیە بۆ هەرێمی کوردستان و بۆ دامەزراوی سەرۆکایەتی هەرێم سێ جار مەرسومی دەرکردەوە بۆ دیاریکردنی وادەی انتخابات دوایین مەرسومیان کەی دانراوە 25 دو 2024 ئەوە ئێمە تقریبا ئەمڕۆ لە چەندی مانگای 20 ڕۆژی ماوە ئەو مدێژ ناکرێت کۆمیسیۆنی عێراق کتابی کردووە بۆ سەرۆکایەتی هەرێم ئێڵێ ئێمە تەعەزورەکەین ناتوانین لەو تەوقیتە هەڵبژاردن بەڕێوەبەرین لەبەرەوەی یەک تەمویلمان بۆ نەکراوە دوو ئەو جەدوەلەی کە دامان نابوو ئێمە فریان ناکەوین لە 25 دو ئەچیتەوە سەر ئەوەی ئێستا وەفدێکیان لە هەفتەی ڕابردووە تقریبا 15 ڕۆژە پێشێسە دە ڕۆژێک هاتن لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە وەفدێکی فەنیان هی کۆمیسیۆنی عێراق هاتن لەگەڵ سەرۆکایەتی هەرێمە دانیشتن بۆی قسە لەسەر تەوقیت کرێت ئێوە کەی ئەتوانن مەرسوم دەرکەن بێگومان لە ڕاستیا پرسیارە گەورەکەوەی ئایا سەرۆکایەتی هەرێم بۆ تا ئێستا بڕیاری دەرنەکردووە من پێم وایە بەشی زۆری ئەوی من وتم وەک زانیاری لام بوو کە ڕەنگە بکەوێتە مانگی 5 دوو تاریخە بوو دوو تاریخە بوو تاریخێکیان 95 کە باسی ئەوە کرد 95 یەکەم هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان لەوە دووا کراوە تاریخێکیشیان 35 بوو بەڵام لە بەرامبەر ئەم پرسەیە کە ئەرکێکی قانونی و یاساییە لە بەرامبەر بۆ سەرۆکایەتی هەرێم و دامەزرەوەی سەرۆکایەتی ئەم کار ئەم مەرسومە دەرکا گرفتێکی گەورەتر هەیە سەرۆکایەتی هەرێمیش تا ڕادەیەک پێم وایە بە دیدی خۆم تەڕەقوب لەو داوای محکەمەی ئیتیحادیە کات کە ئەو داوایی کە بەڕێز کاک زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی ئەو کاتی یەکێتی لەسەر یاساکە تۆماری کردووە و سکاڵایەکی تریش هەیە بەشی زۆری من پێم وایە بڵێن دەرنەکردنی مەرسومی سەرۆکایەتی هەرێم بۆەوەی چوارەم جار وادەی انتخابات لە پەرلەمان لە هەرێمی کوردستانە دیاری بکات من پێم وایە بەشی زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەو داوایە و بۆ ڕێکنەکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بە پلەی ئیمتیاز نێوان یەکێتی و پارتی کە ئەمڕۆ کۆبوونەوە کراوە کە لە نێوان یەکێتی و پارتیا کە بەداخەوە یعنی ئەمەش بەدبەختێکی گەورەیە کە
ئەم هەموو قەیرانە جۆرا و جۆرەی لە هەرێمی کوردستانە هەیە، ینی ئاگربارانە ئەم منتیقەیە، درۆن نەم لا ئەیە و درۆن لەو لایەیە، حیزبە سیاسیەکان لەو پەڕی ساردی پەیوەندە سیاسیەکانیانان، یەکێتی و پارتی لەو پەڕی ساردی نێوان پەیوەندە سیاسیەکانیانان. باشە من ئەپرسم یەکێتی و پارتی ئەمڕۆ کۆبوونەتەوە فیدباک کە بۆ کۆبوونی ڕابردویان چەندە پێشێستا بووە، لەوانەیە 2 مانگ و نیو پێشێستا بوو بێ، 2 مانگ پێشێستا بوو بێ. باشە ئەم دۆخە نەخوازراوە هەستیارە پڕمەترسی هەرێمی کوردستان واخوازیەوە 2 مانگ جارێ دابنیشن و هەندێک کۆبوونەوەی لە ماوەی 2-3 ساعاتێکا بکرێ و ئاوا کێشە حەل ناکرێ. ئەم هەموو دۆخە هەستیارە و ینی دۆخی کەرکووکە هەیە، دۆخی هەڵبژاردنە هەیە، دۆخی حکوومەتت هەیە، ئەسڵەن دۆخە ئیقلیمیەکە و نێو دەوڵەتێکە ئەکوڵێ تۆ پێویست بەوە کات 2 مانگ جارێ و 3 مانگ جارێ و ئابم فۆرمە کۆبوونەوە کرێ، هەتا نەک لە بینی یەکێتی و پارتی، لە بینی نێوان لایەنە سیاسەکانە کە ئێستا جۆرێک لە ئینعیزال لە دابڕانی پەیوەندی هەیە لە نێوان ئەحزابە سیاسیەکانە کە هەرێکی و دەستی گرتووە بە کڵاوەکەی خۆی و بانی بە، بەڵام باوەڕ فەرمو ئەم دۆخە ئاوا بەردەوام بێ نەک کڵاوەکەمان سەری هەمومان بایی بە هەموو حزبە سیاسیەکانەوە کە ئەم دۆخە پێویستی بە دوایە درک بەم ترسیان چۆن ناکرێ خۆ ئێمەمانان کردومانە خەڵکی دڵسۆز کردوێتی کورە ئەجنەبیەکان بلاسخار پێیوتوین کورە بە هەچی زمانە پێیان وتوین خۆ ئەمە بابەتێک نییە شارەوە بێ خۆ ئەوە نییە درۆن ئەیا لەم لامان لە هەولێرەیە درۆنەیە لە سلێمانی موشکمان بۆێت خۆ ئەمانە هەمووی مەسج و پەیامی سیاسیە ئەوە ینی دۆخی مەوزوعی شەڕی غەزە و ئیسرائیل لە شەڕی ئەنی ئەم بابەتە کۆمەڵە گرێدراوی سیاسی ئەگەر بە هەستیاری مامەڵە نەکرێت دوورەکەونە لە مەوزوعی انتخابات بۆی ئەم قسەیەکەین ئەگەر بە هەستیاری مامەڵە نەکرێت پریشکی ئەم ئاگرە بە هەرێمی کوردستانەکەوێت زۆر بەخراپتر. یەمە سەر مەوزوعی ئەوەی کە پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان حل نەبووە بە تایبەتی یەکێتی و پارتی هەر لەسەر ئەو مەبنەی بنەمایە سەرۆکایەتی هەرێم تا ئێستا وادێکی دیاری نەکردووە بۆ بەبەرسوونێک بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کە ئەکاتە جاری چوارەم کە ئەمە پێم وایە ئیتر هیوادارم جواری چوارەمیش نینەوە لە کورساتی ئەزیز و لە ئیعلام و باسیەوەکەین وەڵا هەم مبەڕیرەکان و لەمپەڕەکان و ئیتر حەق وایە تەوقیتێک دیاری نەکرێ ئەگەر تەوقیتێک خۆ دەزانین جەنابەت یاسایی دێمە لە بۆشاییکی یاسایی گەورەداینانی پەرلەمانێکی گەورە و گران لە کار خراوە حکوومەتی هەرێم خەریکە دەکەوێتە بۆشایی یاساییەوە زۆربەی دامەزراوەکانمان ینی بێکار و بێچالاکی ماونەتەوە ئەو بارودۆخەدارایی کە دەیبینی ینی هیچ کاتێکێندە ئێستا پێویست نیە هەڵبژاردن بکرێت و گۆڕانکاری لە نەخشی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بکرێ ئەنی بۆچی دەسوبردێکی لێ ناکەن خۆی دوودی تێڕوانین هەیە دید و تێڕوانێکیان پیان وایە دۆخەکە ناخوازی هەڵبژاردن بکرێت دید و تێڕوانێک پیان وایە ئەوەی کە جەنابەت فەرمووت هیچ کات بەقەی ئێستا هەرێمی کوردستان بۆ پاراستنی قەوارەکەی بۆ پاراستنی ئەزمونونەکەی لەمە زیاتر ئەوە هەڵناگرێت انتخابات دوانەکرێت حتا وڵاتانی نێودەوڵەتی ئەو پشتیوانی نێودەوڵەتی کە لە ڕابردووە بۆ ئێمەمانان هەیەیان بۆ بە ئاشکرا نەتەوە یەکگرتوەکان ئەمریکا ئەوروپا بەریتانیا پێمانەڵێن هەرێمی کوردستان ئەم نقطەیە زۆر مهمە کەڵکی ئەوەی پێوە نەماوە ئیتر انتخابات دوا بخە کە ئەم مەسجە گەورانە ئەبینین کە سەرباری ئەوەش پەرلەمانی کوردستان ئەوە حاڵێتی ئێمە لە هەرێمی کوردستانە برای عزیز هیچ دامەزراوەیەکی شەرعیمان نەماوە کە دامەزراوی هەڵبژێراو بێ پەرلەمانت نەماوە حاڵەتی ئەنجومەنی پارێزەکان هەڵوەشاوەتەوە حکوومەتی کاربڕێکەرە سەرۆکایەتی هەرێمە کاربڕێکەرە تۆسێم بەدبەختیەکە یەخی ئەم وڵاتی گرتوتە موئەسسەسە و دامەزراوە نەماوە لەم وڵاتە ئێمەش بێخەملی دانیشتوین وڵا چاوەڕین ئەدەی یەکێتی و پارتی و حیزبەکانی تر و ئەدەی گفتوگۆ بکە و تەفاوزکە ئەگەر تێڕوانینی نیشتیمانیمان هەیە ئەگەر خەمخۆری و دڵسۆزی نیشتیمانیمان هەیە واللهی نابێ هیچ کاتێک لەم تەوقیتی هەڵبژاردنە لەوانەیە حیزبەکان هیچ کات پێیان خۆش نەبێ هەڵبژاردن کردێ هەڵبژاردن لە تەوقیتی خۆی بکرێت چونکە هیچ کاتێ بەقەیە حیزب بێزراو نیە لای خەڵک بە حیزبەکەی خۆشبەوە یعنی ئەمە ئیسیستنایەتی چونکە دۆخی خەڵک و دۆخی گوزەرانی خەڵک و ناڕەزایی خەڵک و ئەوە لە بەرامبەر حیزبە و ئەم فۆرم و شێوازی کە ئێستا لە حیزبایەتی هەیە کە مۆنۆپۆلی هەموو جونگەکانەکە و ئەم بێخەمێ هەیە خەڵک بێهیوا بووە لە انتخابات و لە کایی گشتی و لە ئەمانە بۆیە لەوانەیە حیزب زۆر حەز نەکە انتخابات کرێ بەڵام کەسەی وێنە عامەکەیەکەی تۆ هەرێمی کوردستان وەکو قەوارە بەم دامەزراوە دەسەڵاتانەوە قەواری هەرێمە ئەگەر تۆ پەرلەمانی لێ بکەیتەوە دای ماڵی ئەنجومەنی پارێزەکانی لێ بکەیتەوە حکوومەتەکەت ئاوا بێ و ئەوە بێ ئیتر قەواری هەرێم قاوغێکی مێنێتەوە و لە ڕاستیشە ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستانە انتخابات نەکەین ئەم قسەیە لەوانەیە زەنگی مەترسی نەبێ واقع باسیەکەین دوور نییە کۆمەڵە داوایتر لە محکەمەی ئیتحادی تۆمار کرێ یەک لەسەر دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کاربڕێکەر ئایا کاربڕێکەری
چۆن ئەتوانێت هەنێ تەسەڕوف کات تاکەی حکوومەتی کاربڕێکەر ئیدامی پێدرێ دوور نییە داوا تۆمار کرێ لەسەر هێزی پێشمەرگە و هێزی ئەوەی کە باشە دوور نییە داوا تۆمار کرێ لەسەر نوێنەرایەتی حکوومەتی حەزەکەم پرسیارکەمانی وەک یاسەیەن وەڵام بیتوانی ئەگەر ئەم داوایە لە ئەرزی واقع ڕوو بدا و ینی دادگای فدرالی بە نمونە کارەکانی حکوومەتی هەرێم دەسەڵاتەکانی ڕابگرێ ئەکەواتە چارە نووسیم قوارەی هەرێمی کوردستانە چی بەسەر جا بەشێکی ئەوەی کە مەترسیەکان باسەکرێ ئێمە قسانە باسەکەین ئەگەر ئێمە انتخابات نەکەین خۆ لە ڕاستیە انتخابات ئەو بەهشتە نییە کە ئێمەمانان و خەڵکی وەسفی بکە ئەوە نییە بەهاری بێنین ئەژنۆی خۆمان و پێمان وابێ انتخابات کرایتر دنیا زۆر بە عقارێکی کراڕۆ بەڵام تا ئەم ساتەش انتخابات بۆ پاراستن و مانەوەی قواری هەرێم گرنگە انتخابات بۆ پێدانەوەی ڕەوایەتی و شەرعێت بەکایی حکمڕانی گرنگە انتخابات بۆ کێنانە پێشەوەی کاستی نوێ زۆ گرنگە انتخابات ڕاستە قەواعیدی بڵێن ڕێسای گەمەکە ناگۆڕێ وەک گۆڕانکاری ڕیشەی بەڵام من پێم وایە ئەگەر گۆڕانکاری لە یاساکە بکرێت یان ئەوەی کە ئەو پێشبینیانەی کە هەیە بۆ قەرارەکەی محکەمەی ئیتیحادی کە دواتر دەتوانین باسیکەین من پێم وایە انتخابات چەمکی زۆرینە ئەگۆڕێت ئەو زۆرینەی مزەیەفەی کە لە پەرلەمانی کوردستانە هەیە ڕۆڵی هەیە لە ینی کۆمەڵە گۆڕانکاری ڕوئەیات ئەگەر بەو فۆرمە بێ لەوانەیە بەدڵی هەموو حیزبەکانیش نەبێ بەڵام گۆڕانکاری ڕوئەیە هەتا ئەگەر جوزئیش بێ بۆیە لەسەر ئەساسی ئەوە تۆ ئەگەر انتخابات ناکەی ئەوە مەترسیەکان دەرگاکەی ئاوەڵایە بۆت ئەگەر انتخابات ناکەی قەواری هەرێمی کوردستان هەتا بەخوا گریمانی خراپتریش هەیە کە باسی مەوزوعی ئەوەی کە چۆن ینی هەرێمی کوردستان وەکو محافەزەیەکی لێبێت هەتا باسی دوو ئیدارەیی ئەکرێت باسی کۆمەڵی فۆرمی تر ئەکرێت جا ئەمانە ئێمە بە نوقڵانی خراپ لێ نین بۆ دۆخەکە بەڵام تحلیلی واقعەکەیەکەین ئەگەر انتخابات ناکەی ئەمە حاڵی هەرێمی کوردستانە بێ سەرباری ئەوەش تۆ تاکەی حکوومەتەکە بەدەرە بێ لە پێدانەوەی شەرعێت و ڕەوایەتی خەڵک ینی خەڵک بۆ 4 ساڵ مندەی نوێنەرایەتی یاوە تۆ ئەو مندەکەش تەواو بۆ ساڵێک ڕۆی ئەیکەی بە دوو ئەیکەی بەسێ ئەمە ئەم فۆرمە ئەگەر پشتیوان نێودوڵەتەکەشی لە دەست بێ یەکێکە لە مەترسیەکان ئەم هەرێمی کوردستانە لە 92 تا ئێستا بەشی زۆری ئیدامەدانی بەهێزبوونی پێگە نێودوڵەتیەکەی پەیوەندی بۆ دەعمە دەولیەوە هەبووە ئەو پشتیوان نێودوڵەتیە ئەم پشتیوانی نێودوڵەتیە نەما یان کەم بووەوە کە ئێستا ئیبینین بزانە هەرێمی کوردستان چۆن چی لێ هاتەوە بەدەست بەخاوە چۆن بچووک کراوەتەوە لە قاڵب دراوە لە بەرامبەر بەغایە چۆن ئەو هەیمەنە و هەژمونی کە لە ڕابردووە هەیبووە وەکو دەوڵەتێک مامەڵی کردووە لە زۆربەی مەحافیلەکان ئێستا چی لێ هاتووە جا قسەکە لەسەرەوەیە ئێمە هیچ چارێکمان نییە ئەبێ هەڵبژاردن ئەوە بکرێت بەڵام ئەچینەوە سەر و نقطەی ئایا لە 95 یاخود 35 انتخابات ئەکرێ بەدبەدی دوو تێڕوانینی من ئەم هەر نەڵێ ناکرێت نەک ئەڵم ناکرێت ئەبێ پەلە بکرێت بە تایبەتی ئەو داوایی کە ئەمڕۆ لە محکەمەی ئیتیحادی کە یەکێکە لە بەردەم لەمپەرەکان ئەسڵ وا بۆ داوای ئەمڕۆ حەسم بکرێت چکە لە سایتی پەرلەمان و لە ئەوەی کە بڵاو کراوەتەوە دانرابوو بۆ حکم بۆ ئیزداری حکم لە ڕووی قانونیەوە داوایەک دانرا بۆ دەرچوانی بڕیار ئەمە جاری دووەمیشی وای لێ یەکرێ بەڕاستی نەنجیە بۆ محکەمە بچێتەوە دووبارە تحقیق لە مۆزوعی تراکە چکە محکەمە کە گەشتە نقطەیەک لێکۆڵینەوەکانی تەواو کردبوو ئەڵێەوە دایانێن بۆ وردبینی خۆم کرۆ دایانێن بۆ دەرچوانی بڕیار محکەمەی ئیتیحادی ئەمڕۆ داینا بۆ بڕیار ڕابگەێنێ بۆچی ڕاینەگەیان بەم جۆرە هەنگاوانە لە ڕاستیە گومانی گەورە خاتە سەر محکەمەی ئیتیحادی گومانی گەورە کاتەوەی کە ئەم محکەمەیە جۆرێک لە ئاڕاستەی سیاسی و جۆرێک لە هەژمون و هەیمەنەی سیاسی و ئیقلیمی و هەتا هینیش قەومی بەسەر ئەم محکەمە ئازاڵەکە ئەمە کە ئەمڕۆ ئەمەمان بینین بەش بە حاڵی خۆم ئەم ئیحساسم بۆ دروست بوو کە ئەم محکەمەیەش بەدەر نییە لەو زەخت و زوخوتاتەی کە لە کۆی موسەسەکانەکرێ کە ئەمە وای کرد کە دیسانەوە تەجیل بووە بۆ 11 دووە بزانم هەڵە نەبم ئەم بابەتە زوو بەزوو حەسم نەکرێت لەمپەرە لە بەردەم هەڵبژاردنە ئەگەربینیت چییە بۆ ئەگەر ئەمە ئەبێ زوو بڕیارەکەی دادگا لە ڕاستیە قیل و قالی زۆر ئەکرێت ئەوەی کە باس ئەکرێت کە بەرەو ئەوە ئەڕوات ئەگەر ئەو هەموارانەی کە لە ڕابردووە کراوە یەک بڵێن 4 بازنەی کراوە بە یەک بازنەی و مەوزوعی زیادکردنی کورسیەکان و ئەساسی تۆماری دەنگدەران و ئەوانە ئەوەی کە باس ئەکرێت وا وێ ناکرێت ئەگەر ئەو هەموارانە پێچەوانی دەسوور بێ بەرەو ئەوە ڕات هەرێمی کوردستان بێ بە چەند بازنەیەک ینی سەیەک بازنێ بێ بە 3 بازنە یاخود 4 بازنە کە ئەمە خواستی
هەموو حزب سیاسەکان بۆ جگە لە پارتی لەم ئاخرشا پارتی ڕازی بوو بۆ لە دژی ئەمە بوو لە لە سەرەتایە پێیان وابوو ئەمە یان بە جۆرێکی تر فرەبازنەی لەگەڵ تاک بازنەی چی لە بەرژەوەندی پرۆسەکە دەگۆڕێ گەورەترین خزمەت بە عەدالەتی جوگرافیەکات ینی بۆ نمونە لە ڕابردووە ینی پارێزگایەکی وەکو دوهۆک ینی چونکە نزبەی مشارەکە لەم شوێنانەکەم بووە پارێزگایەکی وەکو دووەک نزیکی 37 ئەندامی بۆ بە ئەندامی پەرلەمان لە زۆربەی قەزا و ناحیەکانی هەرێمی کوردستانە ئەندام نەڕۆشتووە بۆ وەکو نمایندەی ئەم شوێنانە بکات بۆیە ئەمان نەعەدالەتی جوگرافی دروستەبێ بۆ ئەوەی کە پەرلەمان دەنگ و سەنگ و ئەوەی کە ئەڵێ خواستی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت لە هەموو پنتەکانە منطقیشی تیان نییە تۆ بڵێن پارێزگایەک حکمی هەموو هەرێمی کوردستان بکرێت کە لە کاتێکە ئەم فۆرمە ئەم دابەشکاری بازنانە تازەترین یان مۆدرنترین سیستەمی هەڵبژاردنەکانە کە لە هەموو دنیا پەیڕەوەکرێ هەتا ئێستا وای لێ هاتووە لە پەرلەمانی عێراق ئێمە هەندێک کات گاڵتە بە عێراقی شەکەین ئەوان لە یەک بازنەیەکەش زیاتر ڕۆشن محافەزەیان کرد بۆ نە سلێمانیان کرد بە چەند بازنە سلێمانیان کرد بە پارێزگای سلێمانی کردیان بە 5 بازنە ینی ناو سلێمانی سنتەرەکەی تو بازنە بوو ڕانیا بازنەیە بوو لەگەڵ دوکان و ئەوانە گەرمیان بازنەیە بوو هەڵەبجە و حوزەکەی بازنەیە بوو باش ئەمە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان عێراقی پارتیش لاری نەبوو هەڵبژاردنەکەی پێکرد و دەنگیشیە بە یاساکە و تێپەڕی باشە تۆ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕازیەبی بۆ نمونە هەولێر دوهۆک کەرکوو عەفو سلێمانی ببێ بە 15 بازنە ئەم سێ پارێزگایە بە هەڵەبجەشەوە ئەی بۆ ڕازی نابی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان 3 بازنە 4 بازنە بێ ئەمە ئەم کیلو بمکیالە ئەم دژیەکی و تەناقوزە وازەحە پەیامەکە سیاسی و حزبیەوە ئەینا ئەگەر لە ڕوانگەی عەدالەتی جوگرافی و هەڵبژاردنەوە سەیریکەی ئەم 4 فرەبازنەیە باشترین و گونجاوترین و عەدالەتترین سیستەمە کە بێ پەیڕەو کرێت لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و ئیحسایی لە ڕابردوو شاکراوە کە ئیجابیات و سلبیاتی و هەتا ئەموو بەڕێوانێکی کە باسی یەک بازنەیە کرد وەڵا بەترسیە بۆ سەر قەوارەی هەرێم و وەڵا ئەمە دابەشکاریەوە وەڵا ئەوانە ئەسڵ و ئەساسی نییە ئەسڵ و ئەساسی نییە ئێمە احترامی هەموو ڕەکانەگری هەتا بۆ وشی کە پشگیری لە یەک بازنەیەکە بەڵام ئەم بابەتە ینی ئەبوو ئەوانیش لەگەڵ حیزبەکانی تریشە پەرۆشتر من بۆی ئەم سیستەم بە فرەبازنەی چکە خۆ پارتی بەنمونە ینی ئەم بابەتە بۆچی هێنمەوە ینی ئەو دەستگرتن بۆی ئەم یەک بازنەیە فترێکی زۆری خیان لای پارتی ینی لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا ئەگەر یەک سلێمانی یەک بازنە بوو بێ زۆربەی کات پارتی لە سلێمانیە یەک کەسی دەرچووە ئاخر جار کە سلێمانی بوو بۆ ئەو فرەبازنیە دووکانی دی دەرچوو ینی من بە بەسەکەمەوەیە تو ئەم ترس و فۆبیایە لە چی لەم فرەبازنیەیە ینی بۆ ئاوا دەسەگری بەم بابەتەوە دیارە مۆزوعەکە ئەمە نەبوو هەرویستیوانە حل نەبێت ئەمە بابەتی فرەبازنەی ئەی بابەتی کۆتاکان ینی ئەوەش کێشی گەوری لەسەر بوو ینی مشتومڕی زۆری نایە چارەنووسی ئەو بابەتە چی لێ دێت خۆی ئێمە هەر باسی ئەم کۆتانە ئەو نەوتراوەتەوە بەڕاستی خۆشمان بێزراوە بووین ینی ئەو نەمانوتۆتەوە ینی ئێمە دژی کۆتا و پێکهاتە جیاوازەکانی لە هەرێمی کوردستانە ئێمە قسەیە من لە بری یەکێتی و کۆمەڵ و یەکگرت و گۆڕان و چکە بەشداری بووین لە هەموو دانیشتەکانە ئەمە دژایەتی و پێکهاتانە نییە جۆرێک لە وێنەش دروست بووە کە هەتۆ باسی ڕێخستنەوەی ئەم 11 کورسەیەکە یەکسەر ئەتخەنە زاویەکە وەڵا ئەمانە دژی پێکهاتەکان و دژی ئەو قەومیەتان ئەمە ئەسڵ و ئەساسی نییە ئەسڵەن ئەوانە دژی ئەو پێکهاتانن کە ئیستیغلالیانەکەن کە بەکاریان هێنن ئێمە پێمان وابووە ئەم 11 کورسیە پێویستی بەوە هەیە بڵین دادپەروەری نوێنەرایەتی بۆ ئەو پێکاتانە بگەڕێتەوە پێویستی بەوە هەیە ئیستیغلال نەکرێت لە هۆڵەکانی پەرلەمانە پێویستی بەوە هەیە ئیستیغلال نەکرێن پۆستیان پێ بدرێ و بۆ مەرامی حزبی تر و ئەوانە بەکاربێ ئەمە پێویستی بە ڕێخستنەوەی پێویستی بەوە هەیە تۆ کاندیدێدانی بۆ پێکاتەکان بە دەنگی زێرەڤانی و بە دەنگی تایبەت دەرەچی ئەم فۆرمە ئاوا ناکرێت بێ ڕێکخرێتەوە هەر لەسەر مەبنای ئەوە بووە و سەرباری ئەوەش ینی ئێمە بۆ نمونە باسی ئەوەکەین کە بۆنە تورکمان کە یەکێکە لە پێکاتە ئەساسیەکان تورکمان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا ڕازی نییە کۆتایی پێ بدرێ بۆچی لە هەرێمی کوردستانە کۆتایی پێدرێ پرسیارەکەی خەینا پێشی بدرێ بەسەر چاو ئەی نابێ ئەمانە تۆمارێکی خۆیان هەبێ ئەی نابێ بە فۆرمێک دەنگدەرەکانیان نوێنەرانی خۆیان هەڵبژێرن نمایندەیان کە لە پەرلەمانی کوردستانە ئەم جۆرە قسەکردنە کە ئێمەمانان و لایەنە سیاسەکانی تریشەکەین ئەمە بۆ کەمکردنەوە نییە ئەمە بۆ ڕێخستنە ئەمە بۆ تەنزیمی خۆیانەوە و بەڕاستیش مافی خۆمانە ئەگەر سەرنج بی برێ عەزیز بە ئاوردانەوە زۆر ناڵێن بەس بڕۆ ئاور بەرەوە بۆ
بەرنامەی کار و قسەکردنی پەرلەمانی کوردستان لە ئەو گفتوگوانەی کاڵێ پرۆتۆکۆل ئاڵێ لە پرۆتۆکۆلیان هەمیە نووسراوەتەوە ئاور بەرەوە بۆ 15 ساڵ زۆر ناڵێ بزانە ئەم 11 کورسیە لە چ کاتێکە مەواقفیان هاوتانە بۆ لەگەڵ پارتیە هەر ئەتوانی جەنابەت ڕۆژنامەنووسێکی دیاری حەزەکەین لەو مەجالە هینێکی بنکۆڵکاریکەی زۆربەی مەواقفەکان یەکانگیری کردو لەگەڵ مەواقفی پارتیە پارتی لەگەڵ چ مەوقیفێ بێ ئەوان لەگەڵ یابوون ئەمە باسی ئەجوایی ناو پەرلەمانەکەی ئەم ئەجواءە ئەگەر گۆڕانکاری لە ستراکچەر و لە شێوازی پێکهاتەکانە بکرێ من پێم وایە ئەم شێوازش ئەگۆڕێ بۆ قۆناغەکانی داهاتووی خۆ ئەم قسانێک کە ئێمەمانانێکین حتا تورکمانەکان خۆیان کردوانە نوێنەرەکانی کردوژووی سیاسی خۆیان خۆش ناوێکە بەو شێوی جەنابەت باسەکەی 15 ساڵ بێ بەو جۆرە کاری پەرلەمانتاری من ئەم قسەیەم بۆچی واڵێم ئەمە باوەڕکە بێویژدانیش نییە ینی تعسوف نییە لە ئەویان دایان خەڵکی دڵسۆز و خەمخۆریان هەیە لەو پێکاتانە کە شەڕی پێکاتەکانی خۆیان و شەڕی ئەوەکەن کە نوێنەیەکی جوان پێشەشکەن من مەبەسەکەم چییە؟ ینی ئەمە خراپ بەکارهێنراوە یان لە نەتیجا وا کەوتۆتەوە کە بەو فۆرمە بێئینا ئەو پێکهاتانە یەکێک لە عناسیرە ئەساسیەکانی ئەم هەرێمی کوردستانە کە ڕووی گەشی دیموکراسی و جیاوازی دەرەخا لە ئەوروپا و ئەمریکا و نەتەوە یەکگرتووەکان ئەم فرە کەڵچەری و نەتەوەی و پێکەوە ژیانە جوانە بۆ لە هەرێمی کوردستانە هەیە ینی ئێستا سەرباری ئەوەش ینی بەشی زۆری ئەو بۆیە ئەم قسانە دەکەین ینی ئەم 11 کورسیە خۆ هەر تایبەت نییە بە هەولێر و دۆک ینی ئێسێمە لە سلێمانیە تورکمانت هەیە لە کفری لە مەسیحیت هەیە لە سلێمانیە ینی چەندین ساڵە بەیەکەوە ژیاوین و هیچ کێشەیەکیش نەبووە و ینی بۆیە قسەکە لەسەرەوەیە کە باسی ئەم بابەتانەکرێمە بۆ ئیعادەی تەنزیمە بۆ ئیعادەی نوێنەرایەتیکردنێکی ڕاستەقینەیە جا ئومێد دەکەین ئەم بابەتەش ڕاست بکرێتەوە و بەڵکو بگا بە دەرەچەیەکی ئەوەی کە خەڵک ئیتر ئێمەمانان و خەڵکیش بەو فۆرمە قسە لەسەر ئەو کۆتانە نەکە ئەگەر بڕیارەکەی دادگا لە بەرژەوەندی ئەو لەمپەرانی کە باسی دەکەی بڕیار بدایانی چاکسازی لەم بابەتانەدا بکرێت ئەنی وادی ئەنجامدانی هەڵبژاردن دواناخات خۆی جارێ لە ڕاستیە ئەو بڕیاری محکەمەی ئیتیحادی کە دەرچێت بە دیدی من کاریگەریە بێت کاریگەری بێ ئایا پارتی ڕازیە بێ بم بڕیارە ئایا بەسکە 2000 بڕیاری دادگا بوو ئەبێ احترامی بژیرەوە پێم وانە ئێستا هەرێمی کوردستان مواقفی پێگەکەی هی ئەوە بێت قەراری محکەمەی ئیتیحادی جێبەجێنەکە بە تایبەتی لەو پرسانە بەڵام من مەبەستەکەمەوەیە تەداعیات و لێکەوتی خراپی نابێت چونکە پێم وایە لە ڕابردوو شاوە ئێسەشەوە گریمان ئەگەر پارتی ڕازی نەبێ انتخابات کرێت یان لەگەڵ یانە بێ ئەرخەلەی بۆ دروستکە سەر ئێشە دروستە بێ ئەم داوایە کەی حەلە بێ کەی حەسمە بێ ئایا لە مانگی دوا حەسمە بێ ئەی درێژە ئەکێشێ بۆ نزیک بۆ مانگی پێنج حەز ناکەی دادگاژێ خۆی لەم سەرشێ بە دوور بخا بۆی خۆیان ڕێبکەون و دوجار جا بەشێکی تەحلیلەکەی ڕۆتینی دەربکە بەشێکی تەحلیلەکەوەیە هەر لەوانەیە بڵێ پاسەین بە خۆیان و حەلی بکەن و ڕێبکەون و ئەم ڕێکێتی و پارتی دانیشتنەوە و ئێمەمانانیش پێمان وایە لە مێژی شەداواکە نەکێتی و پارتی و ئێمەمانانیش شتێکە بڕیارە بە خۆمان حەل بکرێ بۆ بچێتە لە مەبدەی هینیشا سۆڵح سەید الأحکامە ڕێکەوتن و ئەوە بەڵام لەم تەوقیتەشە ئێمە بۆ هەر چاوەڕێ ئەوە بکەینەوە لە بەردەست خۆتایە لە گفتوگۆ و سەر مێزەکەی خۆتە بۆ ڕێگە ئەی لەسەر ئەم مێزە بڕوە ئێدە ڕێبکەون و بەڵام ڕێکەوتنەکە بۆ دابشکردنی کێکەکە نەبێ بۆەوە نەبێ بەدبەختی و ماڵوێرانی بۆ هەرێمی کوردستان بێ ڕێبکەون انتخاباتێکی معقول لە هەرێمی کوردستان بکرێ انتخاباتێ بکرێ ینی لانی کەمی بەس کاک چۆمانیانی ئەگەر بە مێژوشدا بگەڕێتەوە خۆ دەزانی لە زۆربەی دانوستانەکاندا هەندێک جار قسەکە وا باو بووکە ئینادی سیاسی پارتی بەرامبەر بەلایەنەکانی تر داین زۆر درێژخایان بووە ئەی نەفەسێکی درێژیانە بۆ لەوەی کە پێداگر بن لەوەی شتێک کە دایانەوێت جێبەجێ بکەنانی ئەمە بۆ دەڵم لەوەی کە هەز ناکەی لایەنەکانی دیکە بە یەکێتی و بە گۆڕان و بە ئیسلامیەکانیشەوە جۆرێک لە ناومێدیان توش بەکانی تر هەر دانوستان هەر دانیشتن هەر گفتوگۆر ئەنجامی نییە کەواتە دەبێ لایەنێکی دیکە خۆی لە ڕابردوو ئەوە هەبووە نی بە ئاسانی گفتوگۆ و سازش نەبووە سازش لە هەموو لایەکەوە ڕاستە ئێمەمانان و حیزبانە گفتوگۆ کراوە بەڵام ئەوە تێپەڕی ئەوە لە ڕابردووە بەڵام ئێستا پارتی دیموکراتی کوردستان حزبێک بۆ هەمیشە بانگەشەی نەتەوەی و قەومی ئەوانی نەکردووە هیچ کاتێک بەقەی ئێستا قەومی کورد و قەواری هەرێمی کوردستان پێویستی بەوە نییە ئەم قەواری پارێزراوی هەڵبژاردن کرێ
ئەیدە بە ڕێزی نەفەر و تۆزە سازشکەن لەبەر خاتری یەکێتی و حیزبەکان نا لەبەر خاتری ئەم قوارەیە لەبەر خاتری ئەوەی پەرلەمانت هەبێ حکوومەتەکە شەرعەتی پێ بدرێتەوە ڕەوایەتی پێدرێ ئێدە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە کورساتی عزیزەوە قسەکەین دە گفتوگۆکانتان و ئەوەتان لەگەڵ کۆی لایەنە سیاسەکانە با بگەین بە حەلێک ئەگەر هەمووشی بەدڵی ئێمە نەبێت لەم تەوقیتا دۆخێک دروست بووە لانی کەمی هینەکەش بەدڵمان بێ بەس ئەمە تێپەڕێ چکە دۆخی ئەم تەوقیتا خۆ هەر هەڵبژاردین کەرکک بنمونەوە بگرین خۆ دەزانی کەتی نیشتیمانی کوردستان ئەنی ڕەنجی فەرهادی دابەوەی کە لایەنەکان پێکەوە بەشدار بەز نەکرا ئەنجامەکانیش دەری خست یەکێتی نیشتیمانی کوردستان لەو پارێزگای زۆرنی دەنگەکانی بەدەزەنانی ئەنی بە تەنها لەگەڵ حزبی شیوعی کوردستان خۆ ئەمەش هەر ڕاستە ئەنی ئەم میتۆدە بۆوارەی کوردستانی بێگومان ئێمە ئەو دۆخی کەرکک زۆر جیاوازترە لە هەرێمی کوردستان بەڵام ئەوان بەخەمی دۆخە چارە نووسازەوە قسەی بۆم مێژوەکەین بۆ خۆیان من لە دیفاع لە یەکێتیەکەم لە پارتی بەڵام کە لە ڕابردووە ئەمە سەردانی لایەنە سیاسیەکانمان کردو کۆمەڵ یەکگرتو و هەتا گفتوگۆ لە کۆبوونەوەبی لەگەڵ پارتیا لەگەڵ یەکێتیە لە ڕاستیا یەکێتی پەرۆشتر بوو بۆ ئەو یەکڕیزیە بۆ یەکلیستی لە کەرکووکە ئەم قسەیە بە هیچ جۆرێ دیفاع و پاکانە نییە بۆ یەکێتی ینی متحەمیز بۆ یەک لیستی کوردی هەبێ لە کەرکووکە بەڵام لایەنەکانی تر حەزیان بەمە نەبوو ئێمەمانانی زۆر هەوڵماننا زۆر بەشێکی لەوەی کە بەڕاستەخۆ ئێمە بەشداری هەڵبژارنمان نەکرد پێمان وا بوو ئەگەر بەشداریشکەین هەدری سەوتەکرێ کە ئێمە ئامانجبان و هەموو حیزبەکان حیزبە ئەساسیەکان یەک لیستیان هەبێ بۆ خاتری ئەوەی کە لە داهاتۆوەکەوەی کە ئێستا داهاتۆکەیە قسەکردن لەسەر پۆستە ئیداریەکان و جۆ ئەم ئینتیخاباتەش زۆرێک لە ڕاپرسی و سەرژمێری بوو بۆ ڕاپرسی عامەکە کورد ڕێژەی چەنە و پێکاتی کورد چەنە لەو ناوچانە تورکمان عەرەب یعنی ئێمە لە ڕابردووە هاوارمان کردوەوە بەڵێ و قسەی جەنابی شتەوە خۆ ئەو متحەمیسی هەبوو لە یەکێتیەوە بەڵام ئێستاش گرنگ وایە ئەم سازش و ئەم گفتوگۆ و ئەم تەنازولە بۆ خاتری پرۆسەکە بۆ خاتری قوارەکەی هەرێمی کوردستان بۆ خاتری پێدانەوەی ڕەوایەتی و شەرعی بەم دامەزراوانە زۆر ئاساییە وەڵڵاهی ئەم قسەی نووسین و ئەوەی فەیسبوک و ئەوانە نییە دۆخەکە زۆر هەستیارە هەستیارە بۆ مانایەگە تەفاوز و سازش و تەنازول نەبێ ئەو عینادیە کە لە ڕابردووە هەبووە ئەگەر ئەم عینادیە بەم فۆرمە بەردەوام بێ بەخوا سەری هەرێمی کوردستان نەخوا و سەری دامەزراوەکان و سەری هەمووشمان نەخوا کە ئومێ دەکەین وانە بێ ئەگەر وانە بێ ئەو گفتوگوانە نەکرێ قسەکە لەسەر چییە برای عزیز ئێمە ئەگەر ئەم داوایە ئاوا بڕوا محکەمە چاوەڕێکا خۆمان ڕێ بکەین و ئەوە نەکەین ئیدامەی پێپاو لە نقطەیەکە بگاتە نزیکی مانگی 5 ئەوانە لەوانەیە کۆمیسیۆنیش نتوانێت انتخابات لە 90 5 ئەوە بکە ئەم قسەیە شەرحە بۆچی ئەیلین چونکە ئەم کۆمیسیۆنی کە ئێستا هەیە 6 مانگ ماوەی یاسایان درێژکراوەتەوە بە یاسا تاکەی تا حوتی ئەمەش دیسانەکەین و گۆڵمەزێکی ترەوە مەزبەکەی بۆ کۆمیسیۆنی وڵاتێکی ئەدامە بەسەکەم چییە حوت هی 2024 ماوەی یاسایی ئەم کۆمیسیۆنە ئەنجومەنە تەواو بێ ئەمە ئەگەر حاڵی ئەنجومەنی نوێنەرانە بە وەزارەوە جا ئەمە ئێستا ئەگەر ئەم مودەیە نەگەینە ئەو کاتە و ینی پێش ئەو بەروارە ئەسڵ وایە تا پێش مانگی 6 وادەیەک دانرابێ و انتخابات بکرێت چکە مانگێک بۆ عەدو فەرز و بۆ تانەکان و ئەوانە بۆ ئەعلانکردنی نەتیجە تا ئەنجومەنەکە کۆتایی بەکارەکان یێنێ ئەگەر ئەوە نەکرێ نزیک بینەوە لەم بەروارەش باوەڕ فەرموو 3 بۆ 4 مانگمانەوێت تا ئەنجومەنی تازە تەشکیلەکرێت چکە ئێستا دوو ئاراستە هەیە بۆ ئەنجومەنی کۆمیسیاران بە چ فۆرمێک تەشکیلە بکرێتەوە ئاراستەیەکیان پیان وایە حاکمی هەر حاکم ئیدامەت کۆمەڵی حاکمی نوێ لە ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان و عێراق دابنرێنەوە لەوێ نەوەڵا ئیتاری تەنسیقی و بە تایبەتی لایەنە شیعیەکان پیان وایە ئەم مۆزوعی حاکموانە سەرکەوتوو نەبووەستنەوە بۆ ئەوەی کە لە کۆنا هەبووە محاسەسە و بڵین ئەوەی کە هەر حیزبێک وها بۆ لە ڕابردووە هەبووە ئەسنەوە بۆ بای بەڕەکۆن ئەسنەوەی بۆی کە لە ڕابردووە بوو ئەم ئاراستەیە زۆر جاڵە ئەم کێشمی هەمواری یاسا و بگۆڕێ باشە ئەگەر وابێ خۆ ئەمە ئەچێتەوە ناو هۆڵی پەرلەمانی عێراق و تا دەست بەکارە بنەوە تا سوێنە خۆن و ئەوە ئێوازانی چەندین کۆتایی ساڵەوە باشە ئەمە مەترسیە باشە ئەگەر بەم فۆرمە بڕوان نزیک بینەوە ئەوێ لە تاسی 5 ئەوانە وادەکە دیاری کرابێت و هەنگای بۆ نرابێت ئەگەر داواکە ئاوا بڕۆ پارە تەخسیز نەکرێ و یەکلان نەبنەوەیێتەوە لەم بەروارە انتخابات لەو تەوقیتا ناکرێ ئێکەواتە چی نەکەیەوە دیسانەوە مەرسومەکە دەرچوو بڵین ئەوە ئەبێ پێویستمە مەرسومی ترە بێ باشە قسەکە لەسەر چییە ینی بۆیە ئەڵێم دۆخی انتخابات زۆر ئالۆز ئەبێت ئالۆستر ئەبێت و ئەوە ئەبێ
تاکەی ئێمە ئیدامە بەم دۆخەین، تاکەی هەرێمی کوردستان پەرلەمانی نەبێ، تاکەی هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگاکانی نەبێ، تاکەی هەرێمی کوردستان حکوومەتەکەی کاربەڕێکەر بێ، تاکەی هەرێمی کورد باش لە بەرامبەر ئەمەیە کە ئەڵێن خەمێکی جدی لە مۆزوع بخۆن ڕێیەکی تیشێ وڵاڵە حەزیان لەم بەزمێ ئاوا بەردەوامی هەبێ بۆ ئەڵێن حەزیان لێتی حەزەکەن ئاوا بەردەوامی هەبێ باوەڕ فەرمو دیدێک هەیە پێیان وایە ئەڵێن ئاوا بەردەوامی هەبێ. باوەڕ کرد کاک چۆمانانی بارودۆخی هەرێمی کوردستان بە چەشنەکە تۆ قسەیەکت کردانی واست لەوە کە خەڵک بێزراوە لە حیزب لەوەی کە گومان هەیە لەسەر ئەوی خەڵک پەرۆژ بێ بۆ پرۆسەکە. ئەم دۆخی کە ئێمەیتیان پێ وایە هیچ پارتێکی سیاسی حەز بەم دۆخە بکە کە بەرامبەر بە خەڵک جۆرێک لە ئەحراجی توش بوون، پارە نییە، ژیان نییە، کارەبا نییە، ئاو نییە، جادە وێرانە، یعنی دەست بۆ هەر بلایەکی ئەم برینابەی خوێنی لێ چۆڕە، ینی کەواتە چێ لە بەرژەوەندێتی ئەم دۆخە بەردەوام بێت؟ وەڵی جا ئەوە بەخوا حیزبەکانی ئێمە زۆر شتیان کردوە دژی خەڵک، زۆرشتیان کردوە دژی دڵسۆزی و بەرژەوەندەکانی خەڵک. ئەگەر ئێمە خەمی هەرێمی کوردستان و خەڵکمان وایە، ئەگەر ئەم حیزبانە بە هەمومانەوە بە تایبەت یەکێتی و پارتی هەر بەڕاست خەمی حیزب خەڵکمان وایە، دۆخی حیاتی خەڵک وای لێ هاو، هەر بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان خەمی موچەخۆران و خەمی هاوڵاتیانی هەرێمی کوردستان وایە، ئەم دەستبادان و ململانانی کە لەگەڵ حکوومەتی عێراق هەیەی ئەگەش بەم نقطەیە کەمێک بگەڕێنە دوایانی خۆ دەزانی گەورەترین کارتی فشار کە بەکارهات لە ینی یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتی کابینی حکوومەتی کەرەگەر بەڵێ بۆ فترەیەک لەسەر ینی جێگری سەر و گەزیران و وەزیرەکان، ینی ئەوە ئیتر ئەگەر هەڵوێز نەبێت چی هەڵوێستە بە بڕای تۆ؟ من پێم وایە بەدید و تێڕوانینی من لە بینی ئەوەی کە تا ئەتوانی ئەنجومەنی وەزیران و حکوومەت کە بە سەنگەرێک بۆی شەڕی خۆتی تیابکەی ململانی تاکەی داکۆچی لێ بکەی بیکەی بە سەنگەرێ بۆ مافەکانی خەڵک زانی ئاسنی ساردەکوتی بەڕێی من نابێ بمێنیتەوە. جەناب بەڕێخەری ژووری سیاسی بزوتنەوەیکی کاریگەری لە هەرێمی کوردستان و لە عێراقدانی تۆ بەوازەحی درک بۆ ڕاستێ دەکەی کە ناکسانی هەیە لە ئیدارەدانانی هەل لە ڕابردوو ئێمەمان کراوە لە مەسەلەی بڕیارداندانی ئێمەمانان پێمان وا بووە نەعەدالەتی جوگرافی دەرەق بەم زۆنەکرێ زیاد لەم تەلەڤیزیۆنە ئازیزە و بەنووسین و بە قسەکردن خۆ دەزانیانی جەنابیشتان بەشدارن لە حکوومەتیانی دەکرێت ئێوەش فشارتان هەبێت لەسەر بابەتە. من پێم وایە کێتی و گۆڕان ئەیانتوانی فۆرمێکی جیاواز لەم کابینی حکوومەتە جێبەجێ بکەن، ئەیانتوانی شاری بۆ داهاتوو ئەکرێ بۆ کابینەکانی داهاتوو ئەگەر بەشداری کراینا چووە ئێستا حکوومەتە تقریبان نەک مودەی تەواو بووە ساڵیش ڕۆشتۆ بەسەر ماوەکەیە، بەڵام ئەگەر فیدباکی وەرگرینی خەڵک ئایا کێتی و گۆڕان هەر بە فعلی خۆ دەزانی گرنگترین وەزارەتی داراییە لە پشتی زۆرترین گرەی هاتوتە سەر ئێمە خۆمە ڕناکەین لە ڕاستی کاکی من خۆ ئەمە ڕاستیە کە ئەوترێت و باسەکرێت گلەی ئێمە شانمان ئاردایی بە بەم فۆرم و شێوازە بەشداری کە لە حکوومەت هەمامەوە نەکار ئێمە بۆ یەکێتی و لایەنەکانی تر بۆ ئەمە تۆ کە باسی بەشداری حکوومەتەوەکەی تۆ یەکێتی و پارتیوان ناخیتە سەنگەرەوە ئەم شێوازی بەشداری و ئەم فۆرمە حکوومەتی کە ئێستا پەیڕەوەکرێ لە بەرچاوی خەڵکا شکستی هێناوە ئیتر من هەتا ئێوارە دیفاعی لێ بکەم ئایا ئەو کارنامەی کە حکوومەت هەیە بۆ چاکسازی و بۆ گۆڕینی ژیانی خەڵکوانە لە ئاستی تموحی یەکێتی و گۆڕان و حزبەکانە بووە بێگومان نەخێر. ئێستا ئێمە و بەدبەختیەکەمانە 3 مانگی ساڵی ڕابردوو موچەی موچەخۆران خوراوە ئەوە بە 1000 حاڵ 618 ملیار وەکو مینحا هاتووە. باشە بەڕێزینە ئێوە تاکەی ئەم بابەتە ئیدامە پێێن لەگەڵ بەغا تاکەی ژیانی خەڵک لە بەرداشی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغابێت، ینی بەداخەوە وەک چۆن ئاسۆیەکی ڕوون نییە بۆ مۆزوعی ئینتخاباتوانە کەسەی مۆزوعی چارەسەرکردنی دۆخی دارایی ئەوانە شەکەی ئاسۆیەکی ڕوون نییە بۆ ئەم بابەتە. ئێستا سەرنج بە حەلی ڕیشەی ئەم بابەتی دارایی ئەوانە هەمواری یاسای بودجەیە. باشە من پرسیارەکەم کەی هەمواری یاسای بودجەکەی لە پەرلەمانی عێراق دەرچوو کەی لە وەقایع بڵاو بووە کەی ئەوە کرا باشەوە نزیکی 4-5 مانگ بۆ 6 مانگە بێت تێپەڕیوە ئێوەی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرانی ئێمە لە بەخا ئێوە نزیکی 5 مانگە چیەکەن بۆ هەموارەکەتان حازر نەکردووە هەر چاوەڕێن قەرزمان بۆ بێ هەر چاوەڕێن من حەمان بۆ بێ باش ئەوە حاڵی ئێمەیە 618 ملیاریەت بەو فەلاکەتەیەت کە دەستمان لەسەر دڵمانە وەڵاوە گەی وەڵاوە ئیمزا کرا و وەڵاوە سادیرە کرا و باشە ئەم سوکایەتیە بەم هەموو مەوچە خۆر و باش ئێمە هەرێمی کوردستانی
هاوڵاتیانی بە پێی دەستور موچە و شایستەدارایەکانمان لە ئەستۆی عێراقانیە بۆ دۆخێکیان خوڵقان و ئابۆ فۆرمە مامەڵە لەگەڵ موچە خۆر و لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناکرێت کە بەدبەختیەکە بەشی زۆری ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو زۆرە سیاسەتەی کە حیزبەکان لە بەرامبەر بەغاپەی ڕەویەکەن ئێوای لێ هاتووە ئێستا بۆ نمونە کەی هەرێمی کوردستان نەتوانێت پێمان بڵێ مانگی دوو لە کەیە مەعاش دابەشەکرێ ئەی نەتوانێت پێمان بڵێ فەرموو پێمان بڵێن لە کەیە مانگی دوو دابەشەکرێ ئەمە خۆ پرسیارێکی زۆر بەسیتە کەیە بێ وڵا کەس نازانێ وڵا چاوەڕێکین بەغا پارەکە بنێرێ وڵا ئەوە وەزیری دارایی ئیمزاکەی کرد وڵا وەزیری دارایی نردی بۆ بانک وڵا حسابێکی بانقی بکەرەوە وڵا ئەدەیت ئێوە ئەمە هەزەلەیە چیە بەم خەڵکەیە کرێ ئەمە لەمە خراپتر دۆخی ئەو هەموو کێشانی باسی دەکەیت و ئەو هەموو کەم و کورتیانی کەوتت هەڵبژاردننی داهاتوو نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان دەگۆڕێت ینی دووربینی خەڵک گەیشتوتە ئەو جێگایی کە بڕیار بدات کێ ئەم جارە سەرپەرشتی ڕەوتی چاکسازی گۆڕانکاری و ئاوەدانی بکات لە کوردستان ئەم دۆخە بەشێکی بۆ بێهیوابوونی خەڵکە عەزیزەکە بۆ بێهیوابوونی خەڵکە نەچێ بۆ ئینتیخابات چونکە خەڵکەڵێکا خۆ من هەر بچمونەچم سێ مانگ جارێک چل ڕۆژ جارێ مەعاش و ینی بەشێکی ئیدامەدانەکە بۆ بێهیوابوونە بەشێکی ململانیەکە بەڵام ئەگەر بەو یاساکۆنە هەڵبژاردن کرێ بەخوا هیچ ناگۆڕێ ئەگەر بە یاساکۆنەکە بێ ئەو بووی بە سەراحەت پێت بڵێن یەک بازنەیە و 11 کورسی هەیە و وەزعەکە ئاوایە و گۆڕانکاری زۆر قورسەوێ بەڵام ئەگەر ئەوەی کە پێشبینی کراوە لە قەرارەکەی محکەمەی ئیتیحادیە جا نازانی ڕوئەیان ناچکۆمە لە دەسەڵاتی محکەمەیە یان زانیە گەر دوجار بە یەک بازنەیش بێ مل بۆ واقعەکە بدەن و بەشدار بن بێگومان بەڵام ئەگەر تۆ پێ دوای بە گۆڕانکاری ڕیشەی ڕوویە وەڵا گۆڕانکاری ڕوشەی ڕوونایە چکە ئاور بەرەوە بۆ حەو چەند کابینەیە لە هەرێمی کوردستانە بۆ یاسایە کراوە ئایا شتەکان بەدڵی خەڵک بۆ بەڵام ئەگەر ئەو گۆڕانکاریانەی کە پێشبینی کراوە لە یاساکە بکرێتەوە مۆزوعی بازنەکان مۆزوعی کۆتاکان مۆزوعی تۆمارەکە مۆزوعی ئامار ئەمانە بکرێ بۆ نمونە سلێمانی چلویە کورسی چەندێکی بەرکری و ینی ئەمانە تەئسیر و لێکەوتەیە بێ لەسەر زۆرینەی پەرلەمانی تەئسیر و لێکەوتەیە بێ لەسەر تەشکیلکردنی حکوومەت تەئسیر و لێکەوتەیە بێت لەسەرەوەی کۆمەڵی وەچی تازە و دەموچاوی تازە و خوێنی تازایەتە پێشەوە تەئسیر و لێکەوتەیە بێ خەڵک سزای کێیە خەڵک سزای ئەوانەیە کە جەهەنمێکیان خوڵقانەوە بۆ هەرێمی کوردستان و موچە خۆرانەوەوانە یانی کە سەرباری ئەوەش ینی ئەم قسەیە باوا نەوترێت بەڵام باوەڕ فەرمۆ ئێستا 20 ڕۆژێت هین کراوە درێژ کراوەتەوە بۆ تازەکردنەوەی تۆماری بایۆمەتری کارتی بایۆمەتری منم قسەیە بۆ مێژووەکەم ینی باشترین فرسەتە بۆەوەی کە خەڵک سزای ئەم کاستە سیاسیانە بە ئابم جۆرە یاری بە مقدرات و یاری بە مەزاز و یاری بە هاوڵاتیان ئەوانەکەن ینی فرسەت لەمە باشتر نابێت تۆ کێو بەدڵە ئەتوانی دەنگی بێتێ کێشە بەدڵ نییە تونترین سزای بە ئیتر خۆ ڕاستە ئینتیخابات لەوانەیە 100% گۆڕانکاری ئەوە نەکات بەڵام تا ئێستاش هیچ ئامڕازێکی ترمان نییە بەدیل بێ بۆ خۆزگە ئامڕازێکی ترمان هەبوایە دڵی خەڵکیشی ئیقناع پێ کردایە لە بەرامبەر ئینتیخابات یان وەکو بەدیلێ بۆ ئینتیخابات بەڵام تا ئێستا لە دنیاشە بەدیل بۆ ئەمە دروست نەبووە کە دروست نەبووە چۆن بتوانین ئەم نقطەیە زۆر مهمە چۆن بتوانین هەڵبژاردنێکی معقول لانی کەمی تەزویریتیانە بێ لانی کەمی ئەوەی بە خەڵک بوترێت ئەوە کۆمیسیۆنەکەی عێراق سەرپەرشتیەکە ئەوە جیازەکان معقولن بڕۆن دەنگی خۆتان بن دەنگتان پارێزراوە بێ یعنی چۆن بتوانین ئەڵ دڵتەئەمینی و دڵنەواییە بین بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خەڵک زۆرێک لە جۆش و خرۆش و حماسی بۆ دروستە بێت کە ئەوە بێت و لە هەموو بارێکیشا ئینتیخابات کە بکرێ گۆڕانکاری هەڕۆیە لە هەموو بارێکە بەڵام لەوانەیە جوزئی بێ لەوانەیە گەورە بێ بەڵام ئەگەر بەپێی ئەو پێشبینیانە بێت کە لەقەرەوەی کە لە محکەمەی ئیتیحادی ئەگەر ئەوانە ڕووبام پێم وایە بۆ داهاتوو گۆڕانکاری گەورە ڕۆیات ئەگەر ئەوە نەبێت گۆڕانکاریەکان جوزئیە بێت لە هەموو بارێکە هیچ موبەڕێرێک نییە هیچ پاساوێک نییە هاوڵاتی حەقەکەی خۆی بێبەش بێلەی و ممارەسەی نەکا بەڵا بە پاساوی ئەوەی یەکێتی بەدڵ نییە پارتی بەدڵ نییە گۆڕانی بەدڵ نییە ئێ خەڵکی تر هەیە و ئەنی یەکێتی و پارتی ئەوان ئەنی من مەبەستەکەمەوەیە لە هەموو بار و دۆخێکە با خراپیش بێ خەڵک وا سی نەکات بڵێ ئەم قسانەکەن گیرفانیان گەرمە و لە معاناتی خەڵکانین و بەخوا حیاتی ئێمە وەکو حیاتی ئەو خەڵکەیە بەڵام کەسەی وێنە عامەکەیەکەی سی دۆخەکەیەکەی ئەم بەشێک لە بەرنمەکە بۆی خەڵک بێهیوا بکرێ بەشێک لە بەرنمەکەوەیە ئەم زۆنە بەتایبەت خەڵک نەچێ بۆ سنووقەکانی دەنگان و بەشێک لە بەرنمەکەوەیە بە پاساوی بەداخەوەواڵێم بە پاساوی فرەیی سیاسی و حزبی ئەم زۆنە بکەن بە یان بیکەن بە ینی زۆرترین ململانەی
دروستبوونی لیست و دروستبوونی ئەوەی تابێکە باسەکرێقی لەو قالە هەیە حچی هینێک سەر دەرێنێ وڵاوە لیستێ دروستەکە وڵاوە حیزبێکی ڕاگەیان و بەشی زۆریشی لێرە ئێ بۆ ینی بۆ ئەی باشە بۆ لە هەولێر و دۆکە ئەم بەم فۆرەم حیزبایەتی ناکرێت خۆ ڕاستە ئەمە ڕوویەکی گەشی دیموکراسی و کرانەوەی ئەم منتیقەیە بەڵام بەشەکەی تریشی وەڵام منتیقە زەرری لێکا بەم فۆرمە ئابەم فۆرمی کە باسەکرێ هەموو خەڵکی مافی خۆیەتی قائمە هەبێ مافی خۆیەتیەوەی بەڵام هەتا زۆرتر و پەرتر بێ وەڵا ڕوونە لە مەسلحەتی شەیەکە ئێمە ئومێ دەکەین ئەگریمان ئینتیخابات کرا کە نازانین کە یەکرێ خەمی ئەم منتیقەیە و خەمی هەرێمی کوردستانمان بێ و خەمی ئەوەمان بێ ئیدامەنین بەم جۆرە سیاسەتەی کە نزیکی ئەوە 30 ساڵە بێ ئێمە ئیدامی پێین. زۆر سپاس بۆ بەڕێز سومان محەممەد ڕێخەری جووری یاسایی بزێتەوەی گۆڕان لەگەڵمان بی لە ستۆدیۆ بەخێر بۆڵان پرسیارەکانی سپاس بۆی بەڕێز خێربی. بەڕێزان سپاس بۆ ئێوەشکە بینەری گفتوگۆکەمان بوون پانۆراماتان پێشکەشکرا بەختەوەر بن.